سەرەڕای دەنگێ ناڕازی بوونێ کوردستان خو بەرهەوی ڕاپرسیە کرد و بەردەوام حکوومەت و ئالیان سیاسیژی لە عێراقێ داخواست دکەن کوب دانوساندن چارەسەریا هەمی ئالیشانکەن تنێ ڕاپرسی نەهێتەکردن ئەشبەرک و دێ هەمی لایەنێک پێ زەرەرمەند بن کورد ڕادگەینن ئەگەر هەر دەستبەر بوونێک هەبیتن دێ ڕاپرسی بوو دێماکادی پاشێ خن و لایەنەن شیعانژی ڕادگەینن کو دەستور دەستبەر بوونە و چ خاڵندن نینە کو پێشنیارە کوردان بکەن إذا كان الأخوة الكرد يطلبون ضمانات ئەگەر براین کورد داخوازە گەرنتیکردنەکێ دکن ئەو د دەستور و یاسەیەدەیە کورد کۆ بەشێکی گرنگێ ژە عێراقێ وان ماف و ئەرک هەنە هەمی پرسگرێک دکارن بە ئاواکی یاسایی بێنە چارەسەرکردن ئالیان سنان لە حکوومەت و پەرلەمانی عێراقی ڕادگەینن باشترین شروڤە کو هەردوو پێک ڤەڕۆنن و ئالیشێن خود چارەسەر بکەن الذهاب إلى الحوار دیگل هفشکن خو لولاتی برف دانوستاندن دا بچن دیگل حکومت ناوندی او همی کملگاه عراقی دانوستاندن بکن دا کو پرسا سیاسی راست کنه و از دبینم کو دانوستاندن دیگل عراقیان باشتر و راستره دا کو همی مافی دست بربونه با همی کردان و یندن بدست ببید شیعە ڕادگەین کو بێ مەرج دبیت کورد ڕاپرسیان نەکەتن و دەستور و یاسا سەروەریا هەمی ئاریشانن کورژی ڕادگەین کو ئالیان عەرەبی هەمان هەزرێن بەرێ کار دکەن و ئەگەر مەرجن نێفدەوڵەتی نەهێنە داڕشتن کوردستان دێ بەرەف ڕاپرسیە داچیتن لە بەغداد نەزەر عەبدوڵڵا دەنگی ئەمریکا